سبەی 18 مانگ لە دەنگدانی ئەنجومەنی پارێزگای عێراق چی ڕوودەدا؟ سەرچاوەیەکی ئەمنی زانیاری گرنگ و تایبەت بۆ تیوارە ئاشکرا دەکات. لایەنی عەرەبی بەبێ جیاوازی مەزهەبی و بەشێک لە تورکمان و لایەنی هەواڵگری وڵاتانی دراوسێ لە هەوڵیەوەدان ڕۆژی دووشەممە 18 کانونی یەکەم بەناوی کێشەی تەکنیکیەوە بەشێک لە ئامێرەکان پەک بخەن، هەروە کێشە بۆ ئەو بنکانەی دەنگدان دروست بکەن لە خانەقین و کەرکووکەوە تا شنگال بۆ ئەوەی پرۆسەی دەنگدان بە شێوەیەکی سست بەڕێوە بچێت و یاری بە میزاج و ئارامی دەنگدەرانی کورد بکەن. لە سۆنگەی بەرپرسیارەتی نیشتیمانیەوە تیوار داوا لەسەر جەم دەنگدەرانی کورد لە کەرکووک و ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێم دەکات ڕۆژی 18 کانونی یەکەم بکەنە ڕۆژی زەماوەندی سەرکەوتنی کورد و کوردستان، هەروەها داوای بەشداریکردن و شودرێژی دەکەین لە هاونیشتیمانیانمان بۆی ناومێد نەبن و بە دەنگەکانیان کوردستانی بوونی ناوچە کوردستانەکان دووبارە بۆ عێراق و کۆمەڵگای نێودەوڵەتی بسەلمێنن. هەروەها داواش دەکەین پێش دەنگدەران چاودێرە کوردەکان لەسەر سندوقەکانی دەنگدان پێکەوە بێجیاوازی حیزبی چاوکرا و وریا بن لە هەر پێشێکاریەک کە دژی لیستە کوردەکان ئەنجام بدرێت.